ئازیزانم لە هەرکوێن سڵاوتان لەبێ من سەروەر قەرەداخیم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تایبەتی ژینگەی لەگەڵتان دەبم. ئەم بەرنمەیە لە چوارچێوەی پرۆژەی چاودێری و خستنە ڕووی ڕەوشی ژینگە و بڵاوکردنەوەی هۆشیاری و بنیادنانی تواناکان لە هەرێمی کوردستانی عێراق پێشکەش دەکرێت کە لەلایەن ڕێکخراوی پردێک بۆ VPP جێبەجێ دەکرێت باوەبەشی لەگەڵ ڕێکخراوی ئازادبوون و بە پەڵپشتی دارایی یەکێتی ئەوروپا لە ڕێگەی UNDP و پرۆژەی حیوار. لەم بەرنمەیەدا گفتوگۆ دەکەین دەربارەی گرنگی و ڕۆڵی یاسا ژینگەکان لە پاراستنی ژینگەی کوردستان. دەپرسین یاسا ژینگەکان لە هەرێمی کوردستان کامانن؟ ئایا بۆ هەر ڕەگەزێکی ژینگە یاسا هەیە؟ گرنگترین خاڵەکانی ناو یاسا ژینگەکان کامانن؟ تا چەند بڕگە و مادەکانی یاسا ژینگەکان کاریان پێدەکرێت؟ کێ بەرپرسە لە جێبەجێکردنی یاسا ژینگەکان؟ ئایا هەموو کەس دەتوانێت سکاڵا لەسەر پێشێلکاری ژینگەکان بجۆڵێنێت و تا چەند گرنگە دادگای سربەخۆی ژینگەی هەبێت؟ ئەمانە و چەندین پرسیاری دیکە ئاراستەی میوانەکەمان پارێزەر ڕاژان ئاسۆ دەکەین کە بەڕێزیان پسپۆڕ یاسان و شارەزای یاسا ژینگەکانن. خەت و ڕاژان بەخێر بێیت و سپاس بۆ قبولکردنی ئەم چاوپێکەوتنە. زۆر سپاس کاک سەروەر، خۆشحاڵم بە ئەم چاوپێکەوتنە بۆ هیوایی کە بتوانین لەگەڵ جەنابتانە سوودێ بگەێنین بە ژینگە و بۆ لایەنی هەموو لایەنەکان و بۆ هاوڵاتیانی گشتی ڕوونی بکەینەوانێت کە ژینگە تاکو چەند گرنگە لە ناو کۆمەلگا و تا چەند گرنگە ئێمە وەکو چۆنەڵی پەرەی پێبین بە باسەکانی ژینگە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و هەموو لایەنەکان. زۆر باشە. خەت و ڕاژان دەمەوێت یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەم، گرنگی یاسا لە پاراستنی ژینگە چییە و چۆنە؟ وەکو ئاماژەمان پێکرد و وەکو هەموو لایەکیشمان لەسەرم بابەتە نەک بابەتی ژینگە هەموو بابەتێک هەموو دنیا بە یاسا ئەتوانین ئێمە چۆنەڵی پەیوەستیکە. ئەگەر یاسا نەبێت ناشتوانین چۆنەڵی ژیان بە شێوەیەکی ڕێک بڕوە. هەموو وەکەوەی کە دیارە نەک لێرە لە هەموو دنیاە خەڵک بە غەرامات چۆنەڵێ ڕێک ئەڕوات. ژینگەش بە دەر نییە لەوە لەبەرەوە من پێم وایە بەش بە حاڵی خۆم وەکو پسپۆرێکی ژینگە وەکو پارێزەرێک یاسا ژینگەیەکان هیچی کەمتر نییە لە هەموو یاساکانی تر کە لە قانونا هەیە کە لە یاسایە باس کراوە. لەبەرەوە ڕۆڵی یاسا دەورێکی زۆر گرنگی هەیە، بەڵام لە کاتێکا کە ئەمە جێبەجێ بکرێ، بەڵام بە تەنها بوونی یاسا گرنگ نییە، چەند بوونەکەی گرنگە جێبەجێکردنەکەی دوو ئەوەنە گرنگە. لەبەرەوە بوونی یاسا ژینگەیەکان زۆر زەڕورە و بە تایبەتی لە هەرێمی کوردستانە، چونکە ئێمە هەڕەشەیەکی زۆرمان لەسەر خراپی و تێکچوونی ژینگە. دەستخۆش بێت سەبارەت بە ینی ئەو یاسانەی کە بەرکارن لە هەرێمی کوردستان کە کاریان پێکرێت، هەم یاساکان و هەم ڕێنمایە ژینگەکانیش کامانن؟ بەڵێ لە هەرێمی کوردستانە دوو یاسا و ڕێنمایی یەکمان هەیە کە دەرچووە لە هەرێمی کوردستانە. یەکێکیان کامە یاسایەکی زۆر دیارە لە ساڵی 2010 دەرچووە، یاسای ژمارە 8 ساڵی 2010 یاسای پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستانە. یاسایەکی تریشمان هەیە کە ئەمیش هەرکاری پێکرێ و ئیشی پێکرێ، یاسای دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان و عێراق، ئەمەیان یاسای ژمارەستەی ساڵی 2010. ڕێنماییەکیش کە هەر لە هەرێمی کوردستانە دەرچووە، ڕێنمایی سندوق و پاراستن و باشترکردنی ژینگە لە هەرێمی کوردستان و عێراق، ئەم ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2009. بەدەر لەمە ئێمە چەند یاسایەکی ترمان هەیە، بەڵام ئەمانە دوو یاسا و ڕێنماییەکی زۆر دیارن کە لە هەرێمی کوردستانە دەرچووە. باشە، ئایا بۆ هەر ڕەگەزێکی ژینگە ینی یاسای تایبەت هەیە بنمونە مەسەر نێمە ڕەگەزە ژینگانی کە هەمانە ئاوا هەوایە خاکە و هەروەها مەسەن ژینگەی بیستنە و بینینە و ژیانی زیندەوەرانیشە بە شێوەیەکی گشتی، ئایا بۆ هەرێکێک لەو ڕەگەزانە یاسای تایبەت و ڕێنمایی تایبەت هەیە؟ بەڵێ ئێمە جەنابتانۆک و ئاگادارن دلیلێکی ژینگەی کتێبێکی یاسایەکی ژینگەی لە ڕێکخراوی سروشتی عێراق لە ساڵی 2014 کتێبێکمان دەرکردووە. ئەم کتێبە هەستاوین بە کۆکردنەوەی سەرجەم یاسا ژینگەیەکانی هەرێمی کوردستان و عێراق. پێشتر هەبووە، ناڵێن ئێمە ئەمە نەبووە، بەڵام چۆنەڵی لە چەند سەرچاوەیەکی بڵاوە بووە. ئێمە هەستاوین کە ئەمە بۆ خۆشبەختانە بۆ بە یەکەم کتێب یەکەم یاسای ژینگەیەکان لە هەرێمی کوردستان و عێراق کە سەرجەم یاسا ژینگەیەکانی تیا کۆکراوەتەوانێ و کە بەسەر زمان کوردی و عەرەبی و ئینگلیزی بەردەستە. بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە بۆیە پێشتر باسیەوەم کرد، لەم کتێبەی ئێمە جیاکراوەتەوانێ بێجگەلەوەی کە بەدەرلەوەی کە پێشتر باسم کرد کە ئێمە سێ یاسای دوو یاسا و ڕێنماییەکمان هەیە لە هەرێمی کوردستانە دەرچووە. یاسایمان هەیە تایبەت بە توخمەکانی ژینگە. لەناو ئەم کتێبە ئێمە هەستاوین چیمان کردووە بۆی ڕوونتر بێشتەکە لە بەرچاوی لایەنە پەیوەندیدارەکان و لە بەرچاوی هاوڵاتیانیش و لە بەرچاوی خوێنەریشە یاساکانی کە تایبەت بە توخمە ژینگەیەکانن جیامان کردوەوە. توخمە زیندوەکانمان جیا کردوەوە لەگەڵ توخمە نازیندوەکان
نازیندۆکان توخمە نازیندۆکان چین خاک و ئاو هەواک ئەمانە یاسا و ڕێنمایی و پەیڕەوی تایبەت بە خۆیانیان هەیە توخمە زیندۆکانیش ئاژەڵی کوێوی و ڕۆکەکانن بەڵێ ئەمانە هەموو یاسا و ڕێنمایی تایبەت بە خۆیانیان لە باشووری کوردستانە بۆ هەر ڕەگەزێک مەسەڵەن یاسای بەڵێ هەیە خاک و ئاو هەوا بەجیا کامە پێوترێت توخمە نازیندۆکان و توخمە زیندۆکانیشان ئاژەڵە کێوی و ڕوەکن بەڵێ ئەمیش یاسا و ڕێنمایی تایبەت بەخۆی هەیە ئەمە شتێکی دڵخۆشکەرە یانی ئەتوانین ئەو بڵین کە با بڵێن هەرێمی کوردستان لە ڕووی یاساییوانی یاسای ژینگەوە مەسەرەن لە ئاستێکی باشدایە لە ڕووی یاسایەوە باشین لە ئاستێکی باشین هەبوون لە ڕوویەکی باشین کێشەیەکمان نییە و لازم منم کتێبە با بڵێن لە ساڵی ئەوەی کە تا ئەو دقەیەکە خۆم ئاگاداری بووم لە تا ساڵی 2015 ئەم یاسایانە هەبوو بەڵام ئێستا تازە بە تازە تقریبا نزیکی مانگێکە بێت ڕێنمایی تازە تریش دەرکراوە یعنی لە بەرەو پێشچوونە یاساکە وەکو هەبوون بەڵام لەو گرنگتر ئەوەیە کە جێبەجێکردنەکەی بکرێ و بەڵام خۆشبەختانە زۆربەی با بڵێن شوێنەکان هەندێک شوێنکی تازە کە ئەکرێتەوانێ هەموو یاسا و ڕێنمایی ژینگەیەکانی تیا جێبەجێکن ئەوە شتێکی دڵخۆشکەرە زۆر باشە ئێمە دواتر لەسەر ئەوەی کە تا چۆنە یاسایانە جێبەجێکرد لەسەرەوە زیاتر گفتوگۆکەین بەڵام ئەمەوە شتە ئەو خاڵە بپرسم ینی گرنگترین خاڵەکانی ناو یاسا ژینگەیەکان کامانن مەسەرەن ئێستا یاسای هەشتی ساڵی 2010 کە یاسای پاراستن چاکردنی ژینگە یاخود لە ناو یاساکانی دیکەن لە ناو ڕێنمایەکانی دیکە چۆن یان گرنگترین خاڵەکانی چییە؟ گرنگترین خاڵەکانی ئەم یاسای ژمارە هەشتی ساڵی 2010 کامە یاسای پاراستن و چاکردنی ژینگەیە با بڵێن ئەم یاسایەکی زۆر دەوڵەمەنە لە بەروی پێکاتۆ لە چەند بڕگەیەک هەموو بەشەکانی هەموو بڕگەکانی جیاکراوەتەوانێ بەپێی ئەم بڕگەیەشە ئێستا کە لە زۆربەی زۆری شوێنەکان و لە زۆربەی شوێنی دایرە معنیەکانە ئیشی پێەکەن بۆ نمونە ئەگەر نمونەیەکی بچووکە بۆ بێنمەوانێ پرۆژەیەکە کرێتەوانێ ئەگەر ڕوبەری پرۆژەکە 2000 مەتر بێت ئەبێت بە ئیجباری لە 125 ئەو پرۆژەیە بکرێت بە سەوزایی ئەگەر ئەمە نەکرێ بە سەوزایی یعنی خاوەنی پرۆژەکە ڕوبەڕووی یاسا ئەبێتەوانێ ئیتر بەپێی کەم و زۆریەکەی خۆی ئەو کاتە غەرامەی خاون پرۆژەکە ئەکرێ ینی لە بڵێن پرۆژەکان پۆڵەن کراون بۆ ئەلف و با و جیم ئەلف و با پرۆژە زۆر گەورەکانە گرێتەوانێت کە لە 2000 مەتر و سەر و 2000 مەترەوەیە جیمیش پرۆژە بازرگانی بچووکەکانە کرێتەوانێت ئەمانە بەپێی یاساکە هەمووی پۆڵەن کراوە بۆ نمونە بینایکی بازرگانیمان هەیە بیناکە 3 قاتە با بڵێن ئەم بەڕێزە شوێنی بیناکەی کەمە ناتوانێت هیچ سەوزاییەک هیچ شتێک بکالەی ناکە مقابلی ئەوە ئەو ئەبێ شوێنێک لە دەرەوەی بیناکەی خۆی چەند مەتر بێ بۆ نمونە ئەگەر 20 مەتر بێ لە دەرەوە 40 مەتر سەوز بکات ینی ئەمەش خۆشبەختانە مەشتێکی باشە بۆی نسبەی سەوزایی زۆر بکرێت و یان بۆ نمونە پێکرێ ئەبێ یان بچێ باخی مەکتەبێک بۆی دائەنرێ لە ڕێفەرمانگەی ژینگەوە باخی مەکتەبێک سەوز بکە یانە بێ باخێکی بچکۆلە لە شوێنێکا دروستکە یان مەسەنە فلکەیەکی سەوز یان فلکەیەکی هەر ئەتیادی بێ کە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان بێ مقابلی ئەمە ئەبێ ئەو شتێک بکاتەوانێ یعنی ئەمەش ڕێنماییەکی باشەکە لە فەرمانگەی ژینگەوە دەرچووە مەکارێکی زۆر باشە بە تایبەتە ینی ناچارکردنی کۆمپانیەکان و پرۆژەکان وەکو جۆرێک لە باج بە ژینگە چکە مەسەرەن ئێستا زۆر جار لە پرۆژەکانی وەبەرهێنانە بە تایبەت یەکەی نیشتە جێبوونوانە کە دروست ئەکرێت بەشێک لە سەوزایی و دارستانی بۆ لە ناو ئەبرێت و لە هەمان کاتیشە لە ڕابردووە مەسەن قەرەبوویان ناکردەوە هەرچەندەوە قەرەبووی و درەختە ناکرێتەوە کە تەمەنی چەندین ساڵە و لە ناو ئەبرێت و بە شێوازێکی سروشتی با بڵێن دروست بووە بەڵام من پرۆژانە ئەکرێت هۆکارێک بێت بۆ ئەوەی کە بتوانێت جۆرێک لە هاوسەنگی بپارێزێت و ئەو هەموو خەڵکەشتۆ لە ناوێکێکی نیشتە جێبوونا بە نمونە کۆیەکەیتەوە پێویستیت بەوە هەیە کە هێندە سەوزاییت بۆ هەبێ بۆ ئێمە پرۆژەیەکی باشە ینی هەنگاوێکی باشە کە و ڕێنمایی لەلایەن دەستەی ژینگەوە دەرچۆ بۆ بابەتە بەڵێ بەدڵنیاییەوە ئەمە شتێکی زۆر باشە ناڵم هەم بۆ پرۆژە گەورەکان هەم بۆ پرۆژە بچووکەکان کامە لە خزمەتی هاوڵاتیانە غەرامەتەکانی بۆ جیاکراوەتەوانێ یعنی ئەمە بەشێکی بچووکی یاساکەیە بەڵێ وەکو بەشەکانی دیکە مەسەرەن لەسەر بڕینەوەی درەختە لەسەر ڕاوکردن بەڵێ ئەوانش ئەگەر وەکو بەشەکانی کەش بێ بەڵێ ئێستا بڕینەوەی درەخت یاخود ڕاوکردنی ئاژەڵ کە ئێمە هەمانە بە تایبەتی ئەگەر ئاژەڵەکە ئاژەڵێکی کێوی چۆنەڵی کەم بێت بۆ نمونە ئاسک ئاژەڵێکی کێوی کەمە ئێمە ینی نییە بڵین زۆرە و لەبەرەوە وەکو کۆتر یان وەکو ئاژەڵێکی تر بڵین وەکو باڵندەیەکی تر بڵین ئەمانە هەیە زۆرە مشکلە نیە ئاژەڵە کێویەکان غرامەکانیان بەرزترە لە 150,000ەوە دەست پێکات هەتا وەکو حەبسمان هەیە ینی لە غەرامەی مادیەوە دەست پێکات تا غەرامەی معنەوی کەیتر ئەمە حەبسیشی تایە لە مودەکە لە 24 ساعت
ساعتەوە بۆ 6 مانگ حەسەبی نەوعیتی کوشتنەکە و کاتەکەی و ئەوەی کە بەکاری هێناوە ئەمانە هەمووی بەپێەوە یاساکە پۆلیان کراوە بۆ بڕینەوەی درەخت عینەن شت هەمانە لە 100,000ەوە هەمانە هەتا ئەڕوا بۆ 3 ملیۆن حەسەبی کەم و زۆریەکەی لەناو یاساکەشە ئەوەی کە بن پێشتر خوێند بێتمەوە ینی ئاماژە بۆ شکاگەر درەختێک بە نمونە نەمامێک تۆ لەناو ماڵەکەی خۆش ڕوانده بێتێ بۆشت نییە کەوت ئەو نەما ئەو درەختە مەسەن ببڕیتەوە دەبێت لا مۆڵەتی ئەبێ مۆڵەتی شارەوانی و هەبێ یا مۆڵەتی دایرەی فەرمانگەی ژینگە و هەبێ بەڵێ هیچ کەسێک ناتوانێت بۆ کەس ناگەڕێت بۆ گشتیە مڵکی ژینگە ئەوە چۆنەڵی هەرچ کەسێک ینی بەپێی یاساکە زۆر بە شێوەیەکی جوان پۆلەن کراوە هەمووی جاکراوەتەوانێت بەس ئەگەر هاوڵاتی پێی پابند بێت و لایەنە معنیەکان پێی پابند بن بەڕاستی ئێمە ئیسفادەیەکی زۆر زۆر ئیلەیەکی باشە من لەبێ ئەو پرسیارە بکەم ینی ئەم یاسانی کە لە باشووری کوردستانیان لە هەرێمی کوردستان کە دانراون تا چەند لەگەڵ یاساکانی دەرەوە مەسەرنەوەی کە لە وڵاتەکانی دیکە هەیە نزیکایەتیان هەیە یاخود ئەم یاسانە تا چەند لەگەڵ واقعیەتی کوردستانە یەکە گرێتەوە بەڵێ ئێمە یاساکان ئەوەی کە دانراوە لە بەرەوەی ئێمە دامان نەناولایانی معنی و پەرلەمان و ئەوان هەڵەستن بەدانانی یاساکە ئەوان بۆ ئەو سەردەمەی خۆی کە کردویانە بەپێی ئەو کاتە کراوە بەڵام نەک با بڵێن ئەم یاسایە ئەمە لە ساڵی 2010 کراوە بەس بۆ ساڵی 2010 بێ نەخێر لە با بڵێن لە ساڵی پەنجاکانەوە ئێمە چی کێشەیەکی ژینگەییمان هەبوو هەتاوکو گەشتینەتە ئەو کاتە و بۆ 15 ساڵ 20 ساڵ دوای ئەوەش ئەمە بە شێوەیەکی زۆر باش کراوە یعنی ئێمە ناڵم یاساکە کەم و کوڕێکی وا زۆری تیانە هەتاوەکو بڵێ بەڵام بڵێ تو نەڵی بیئە لە گۆڕانکاریایە یعنی ئەکرێت ئەو یاسایە گەر کەم و کوڕێکی هەبێ بەڕێنمایی یەک تعدیل بکرێتەوانێ چاپ بکرێتەوانێ و خۆشبەختانە کراویشە ئێستا ناڵم آخر ڕێنمایی کە دەرچۆ هی ساڵی 2022 تقریبا مانگە 2 مانگە بێت و من ئەوەی پرسیارم کرد لە فەرمانگەی ژینگە ئەڵێ ئێمە بە تعلیمات بۆمان هاتووە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە یعنی یاساکانەوە نییە بڵێ مرد بێت و هیچ چینێکی ناکەن ڕێنمایی بۆ دەرکراوە چۆنەڵی تعدیلاتی بۆ کراوە بۆی کە لەگەڵ ئەم ظروفە و ئەم بیئەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی بگونجێت و لە هەمان کاتیشە ئەتوانرێ مەسەلەن ینی بەپێی بارودۆخەکان ئەو یاسانە هەموار بکرێتەوە ئەتوانێت ئەگەر ئێستا بنمونە یاسای هەشتی ساڵی 2010 لە ساڵی 2010ەوە دەرچووە ڕەنگە ئەو کات کۆمەڵێک کێشە و گرفتی ژینگەی هەبوو بێ بەڵام لەم ڕوا کۆمەڵە کێشەی دیکە بێت قەزم لەوە بوو بۆ نمونە ئەگەر بە نمونە وەریگرین ئەو هەموو معمەلەی کە لە ساڵی 2010 هەبووە ژمارەیان زۆر کەمتر بۆ لەوەی کە ئێستا لە 22 هەیە ئەگەر نەوتیەکان بڵێ ئەگەر معمەلی بلۆگ بڵێ هەموو معمەلەکان ئێستا بەبەرچاوی هەمومانەوە بچۆرە بازیان و بچۆرە تانجەڕۆ سلێمانی ڕەشەکاتەوانێ یعنی لەبەرەوە لە 2010 ئەوەی کە هەبووە زۆری فەرق بۆ لەگەڵ ئێستا بۆیە ئێستا مەجبورن یاساکە گۆڕانکاری تیا بکەن ڕێنمایی تازەی پێدەر بکەن بۆ پاراستنیگانی هاوڵاتیان خات و ڕژان تا چەند مەسەلەن ئەو یاسا و ڕێنمانەی کە هەیە ئەو بڕگە و مادانەی کە بەڕێز سەنامەژەتان پێکرد کاریان پێکرێت یاخود جێبەجێ کراوە جێبەجێکردنەکەی ناتوانم بڵێم زۆر خراپە ناشتوانم بڵێم زۆر باشە بەڵام ئەوەی کە لایەنی معنی توانی بێتی دەستی بەسەرا بگرێت یعنی یان ئاگاداری بێ مەسەڵەن بۆ نمونە ئەگەر ڕاوکردن بێ لە ڕێگەی دارستان و پاوانی سروشتیوانێ هەرچ کەسێکین بوو بێ غەرامەی خۆی کراوە و لێپرسینەوەی لەگەڵا کراوە لە ڕێگەی فەرمانگەی ژینگە و شارەوانی و چۆنەڵی بەلەدی و ئەمانەوە بۆ پرۆژەکانی نیشتە جێبوون یا هەر پرۆژێکی ترکە کراوێ ڕێنماییەکان جێبەجێ کراوە یعنی خۆشبەختانە ئەوە باشە بەڵام ئەوەی کە باش نییە من زۆر جێداخە هۆشیاری تاکە یعنی خەڵک ئەبێ خۆی هەز بە لێپرسینەوە بکە بەرامبەر بە ژینگە کە تۆ زەرێک لە ژینگایی دارێکە بڕیتەوە شوێنێک پیسەکەی پێش هەموو کەسە زەرەکەی بە خۆت و ماڵ و مناڵی خۆتە اینجا بۆ لایەنی پەیوەندیدارە بەڵام بەداخۆ لێرە کەس زۆر کەم کەسەی هەز بۆ مەسئولیتە بکە هەموویڵێ حکومەت بابیکە بەس عنی ئەوە شتێکە بۆ پاکوتەمیزی خۆتە ینی ڕەبتی بە حکومەتەوە نییە بەڵام هەر سەبارەت بە و جێبەجێکردنی و بڕگە و مادانە بە نمونە مەسەلەن لە ناو ئەو ڕێنمانی کە تایبەتە بەڕاوکردن هاتووە کەگەر کەسێک بزنێکی کێوی بکوشێت 10 ملیۆن دیناری عراقی غەرامەکرێ بەڵام کەس هەیە کە تۆمەتبار بووە و دواتریش با بڵێن لە کەیسەکایەک لای بۆتەوە بەڵام غەرامەکەی تەنها 25,000 دیناری عراقی بووە یعنی ئەمەش بەڕاستی لە کێشەکانە بەڵام جێبەجێکردنەکەی دایمە تەڕەفی سێهەم یەتە ناوانێت تەڕەفی سێهەم بە بۆنەی شتێکەوە واکا کامە نەکرێت بەڵام هەشە خەڵکەیە کە غەرامەیەکی زۆر کراوە ینی هەشە بە ناڵم 10 ملیۆن بەڵام خەڵکەیە و من لە نزیکەوە ئاگادارم لێ بۆ تا 3 ملیۆن ڕۆیشتۆ غەرامە کراوە
هەشەوەکو جەنابە باسەکەی احتیمالە بەونەوە عبێکە جەنابە باسەکەی بەڵام ئەمە ئەکەوێتەوە سەر ئەو لایەنەی کە خۆی وجدانی خۆی چۆن جێبەجێەکات. زۆر باشە باشێکیانی نەمێ ئەو بزانم کە ئایا کێ بەرپرسە لە جێبەجێکردنی یاسا ژینگەیانە تەنها دادگاکانن یاخود نا بەڵکوم لایانی دیکەی معنیش هەیە بە جێبەجێکردن وەکو فەرمانگەی ژینگەکان یاخود پۆلیسی دارستان و ژینگە ینی کێ بەرپرسە لە جێبەجێ خۆی وەکو خودی یاساکە و جێبەجێکردنی یاساکە و غەرامەکردنی کەسەکان یاخود حەبسکردنی کەسەکان دادگا بە شێوەیەکی سەرەکی بەڵام ئەکرێت لە ڕێگەی فەرمانگەی ژینگەوە یان لە ڕێگەی دارستانەوانێ دارستان و پاوانی سروشتیێوانێ یان لە ڕێگەی هەر بلایەنێکی کەی معنیەوە بێت یان بۆ نمونە شەرت نیە فەرمانگەی ژینگە بێ شەرت نیە دارستان بێ ئەتوانێت کاتێک کەسێک ئەتوانێت لە ڕێگەی شارەوانیەوە بێ ئەتوانێت لە ڕێگەی شارەوانیەوە بێ ئەمان ئەتوانن داواکە بەرز بکەنەوە بۆ دادگا بڵێن ئێمە چۆنەڵی ئیجراعاتی خۆمانمان لەگەڵا کردووە و ئەم کەسە ئەم زەرەرەی یاوە لە ژینگە تکایەتۆ خۆت یاسا جێبەجێ بکە لەگەڵێ بەڵام بەداخەوە یاسایەکی چۆنەڵی محکەمەیەکی تایبەتمان نییە دادگایەکی تایبەتمان نییە بۆ کەیسە ژینگەیەکان بەدڵنایی لەسەر و بابەتەش پرسیارەکەم بەڵام لێرە مەسەلەن ڕۆڵی بەشی یاسایی لە فەرمانگەی ژینگەکانە چییە ینی بۆی کە داکۆکی لەم پرسە ژینگەیە بکەن یان لە ڕووداوێک مەسەر ناخود لە دۆسەیەکی ژینگەیە کە هەیە چکان یەکجار هەیە بەڕاستی و کێشەیە هەیە کە لە دادوەرەکانمان بیستۆ بە تایبەت یان لە دادگاکان کۆمەڵێک کەسی ژینگەی هەیە بەڵام بەشی یاسایی فەرمانگەی ژینگەکان مەسەرەن داغڵ نابن ینی خاوەندانێکی لە ناکە نازانمەوەیان بەهۆی ئەوەی کە کارمەندی پێویست نییە یاخود وەڵاهی نازانم من ناتوانم ئێستا بەناوی فەرمانگەی ژینگەوە هیچ قسەیە بکەم بەس ئەوەی ئاگادار بم بەشی یاسایی لە هەموو دەوائیرەکانە هەیە لە هەموو بەڕێوەبەرایەتەکانە بەشی یاسا هەیە مەفروزە ئەوان کێشەکان چۆنەڵی کەڵەکەی بکەن و بیگەنە دەستی محکەمە لەو کاتای تر کە کەیسەکان زۆرە بێ و کەڵەکا بێ بە تەکیدیەوە دادگا ئەبێت چۆن محکەمەی مەدەنی هەیە چۆن محکەمەی شەرعی هەیە چۆن بەداعەکانی تر هەیە ئەبێ محکەمەیەکی تایبەتیش بە ژینگە هەبێت باشە هەر سەبارەت بۆ پرسیارە ینی سەبارەت بۆ بابەتە کە دادگای تایبەتمەندی ژینگەی هەبێت وە لە کۆنفرانسی ساڵی 2013 کە یەکەمین کۆنفرانسی ژینگەی بوو لە هەرێمی کوردستانیش بەسرا کە ئەو کات نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشدار بوو ئەو کۆنفرانسە کۆمەڵک ڕاستپاردەی هەبوو یەکێک لەو ڕاستپاردانە ئەنیەوە بوو کە دادگایەکی تایبەتمەندی ژینگەی هەبێت تۆ تا چەند مەسەرن بوونی ئەم دادگا تایبەتمەندە بۆ ژینگە بە گرنگ ئەزانیت چ ڕۆڵێکی بگێڕێت بە دڵنیاییەوە بوونی ئەو دادگایە زۆر زارورەوەکو چۆن لە سەرەتای قسەکانیشمە ئاماژەم پێکرد با ئێمە نەک دێک دەلیلی یاسا با دە دەلیلی یاسامان هەبێ بەڵام کە جێبەجێ نەکرێ و کوای هیچمان نەبێ لەبەرەوە چەند یاساکە گرنگە دە ئەوەنە دادگاکەی گرنگە لەبەرەوە من بە شتێکی زۆوەک و خۆمەک و پارێزەرێک وەکو شخصێک کە لە ناو ژینگەیە ئیشم کردەوە وەکو پارێزەرێکی ژینگەکە ئیشم کرد زۆر بە ضروری ئەزانم و مەفروزیشە هەموو ڕێکخراوەکان زۆر چۆنەڵی تیشک بخەنە سەر ئەو بابەتە کە بە زووترین کات لە ناو هەموو دادگاکانی هەرێمی کوردستانە دادگای ژینگەیش هیچ بەشێکی کەمتر نییە لە دادگاکانی تر کە بەشێکی تایبەت بکرێتەوە کە تایبەت بێت بە یاسا ژینگەیەکان کە تایبەت بێ بە کەیسە ژینگەیەکان هەم ئەو لایەنەوە هەم خەڵێکی دیکەش هەیە کەویش مەسەلەن بوونی دوو هێزی جیاوازە ئێستا لە با بڵێن سنووری سەوز لەم سنووری پارێزگای سلێمانیوانە پۆلیسی دارستان و ژینگە زیاتر ڕۆڵە بینن لە داکۆکیکردن لە ئەو پێشێلکارانی کە لە ژینگە کرێت بەڵام لە سنووری پارێزگای هەولێر و دوهۆک لەوێ فەرماندەیی پێشمەرگەی ژینگە هەیە کە ئەمەش بەڕاستی کێشەیەکی دیکەیە زۆرجار بۆ جێبەجێکردنی یاساکان ئەگەر بێت و ئەم هێزانە هەمویان یەک بخرێن کاوەیەکێک بوو لە ڕاستپاردەکانی و کۆنفرانسەش ئەمە توانێت ڕۆڵێکی باشتر ینی ببینێت تۆش پێدوانیە بە دڵنیاییەوەوانێ ئەگەر هەموو بە یەک دەنگ ئیش بکەین بە یەک استراتیج ئیش بکەین بە دڵنیاییەوە ینی هەم جێبەجێکردنەکەی ئاسانە هەم ئەو بابەتانی کە جێبەجێ شەکرێت لە لای خەڵک ڕوونترێکە باشترێکە نەک لە لایەک بەنەوە بکرێ و لە لایەکی تریش بە شێوازێکی تر بکرێ لەبەرەوە یەکخستنی هێزەکان لە زۆر زارورە باشە سەبارەت بە ینی بوونیە یاسانە ئایا کێ ئەتوانێت کە سکاڵا بجوڵێنێت لەسەر ئەو پێشێلکارە ژینگیانی کە هەیە مەسەلەن هاوڵاتیەک بۆ خۆی دەتوانێت ئەوە بکات یاخود تەنها بەس فەرمانگەکانی ژینگە یاخود داواکاری گشتی دەتوانێت یاخود ڕێکخراوەکان دەتوانن کێنەوە کەسانی کاتوانن سکاڵا لە دژی پێشێلکاری ژینگەکان بجوڵێن وەکو شەخص هەموو کەسێک دەتوانێت بەس ئایا من ئەگەر خۆم وەکو کەیسێک بچم دارێ ببڕمەوە ناچم شکات لە خۆشم بکەم
ئەبێ هاوڵاتێکی تر من ببینێت پچێش کاتم لێ بکا بڵێ فلان کەسم بینیوە لە فلان منتیقە داری بڕێوەتەوانێ بەڵێ وەکو هاوڵاتی هەموو تاکێک بووی هەیە کەیسەکەی ینی چۆنەڵی شکات بکات ئەترەتوانێت مەسەڵەن بۆ نمونە بڕاتە فەرمانگەی ژینگە ئەوان نتوانن ئیجراعاتی خۆی لەگەڵا بکەن ئەگەر تایبەت بێ بە دارستان و پاوان و تایبەت بێ بە ئاژەڵ بچێتە لای ئەوانی شەرعی نەشە دەتوانێت ئیجراعاتی خۆیانی لەگەڵا بکەن لەبەرەوە هەموو کەسێک هەم ڕێکخراوەکان تاکی کۆمەڵگا هەموو کەسێک دەتوانێت کەسە ژینگەکان بجوڵێنێت زۆر باشەوەتانی هەموو بەس بەتەنە بۆ ڕێکخراوەکان و لایەنەکان دیکەنی هاوڵاتی هەموو هاوڵاتێک مافی ئەوەی هەیە یاسا ژینگەیەکان بجوڵێنێت و چۆنەڵی سکاڵا تەقدیم خەت و ڕژان زۆر جارێک کەسێکە بۆ نمونە تاوانێکی ژینگەی ئەنجامەیەات یاخود کە سزا ئەدرێت غەرامە ئەکرێت بێئاگایی خۆی لە بوونی ئەو سزا و ئەو یاسایە ڕاگەێنێت ئایا ئەمە چۆن مەسەن لایەن کەسانی یاسادانەرەوە ئەم لایەنە ئەوە کراوە و تا چەندیش مەسەن وەشیاری ژینگەیی وەشیاری یاسایی ژینگەیی بڵاو کراوەتەوە ڕاستە وەڵاهی بەنسبەت ئەوانەوە با بڵێن ئەو کەسە ئەما گەڕێتەوە بۆ دوولان یا لایەنێکیان کە بێ ئاگایی خۆی ڕائەگەێنێ لاوانێ بۆ دەربازبوونی خۆی بێت لەو سزایی کە بەسەریە ئەسەپێنرێ ئەگینا لە وەقعی کوردستانە ئەم یاسایانە هەمووی بڵاو کراوەتەوانێ ئەگەر بۆ نمونە یەکێکیش نەخوێنەوار بێ مەسەلەن تابعی خوێندنەوە نەبێ یان شتێک بەس هەر بەشی ئەوە بەرنامەی ژینگەی هەیە لە تەلەڤیزۆن بێ لە رادیۆ بێ لە ئیخبارا بێ کە باسەکرێ یعنی باوەڕ ناکەم هیچ کەسێک هیچ نەوە معلوماتێکی نەبێت لەسەرەوەی کە ژینگ دەستکاریکردنی ژینگە دەست بۆ بردن بۆ ژینگە ئیتر توخمی زیندوو بێ یان نازیندوو بێ ئەمە تاوانە لەبەرەوە ئەو کەسانێک کە ئەو بەکارهێنن وەکو چۆنەڵی چەکێک بەکاری هێنێ بۆ ڕزگاربوون لە خۆی ئەگینا باوەڕ ناکەم یعنی هیچ کەسێک ئەو شتە نەزانێکە ژینگە تۆ دەستکاری ژینگە بکەیت لێ پرسیینەوە نەبێ لەسەری باشە تا چەند بە گرنگی ەزانیت کە میدیاکان بە تایبەت کار لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاری یاسایی ژینگەی بکەن بۆەوەی ئەو بڕگە و مادانی کە لەناو یاساکان هەیە بخرێتە ڕوو بۆ هاوڵاتیان بۆەوەی هۆشیاری یاسایی ژینگەی زیاتر بڵاو کرێت وەکو میدیا زۆر زەڕورە یعنی میدیاکان بەلایانی کەمەوە ئەگەر هەفتانە 40 دقەش بێ 45 دقەش بێ بەرنمێکی بچووکیان هەبێت لەسەر ژینگە ئەمە شتێکی زۆر زەڕورە لەبەرەوەی ئێمە ڕۆژانە بە چاوی خۆمان ئەبینین و گوێمان لێ ئەبێ خەسخانەی هیوا باشترین دلیلە یعنی ئەمەش هەمووی نەتیجەی پیسبوونی ژینگەیە پیسبوونی چۆنەڵی خواردنمان باش نییە بەس بە دەرەجەی یەکەممان ژینگەکەیە ینی کەسە نسبەی سەرەتان ئێسەوای لێ هاتووە گەڕک نییە تێینەبێ وردەوە داچێتە ناو ماڵەکانەوە کە ئەمە شتێکی زۆر زەڕورە کە بێت تیشکی بە تایبەتی بخرێتە سەر بۆیە زۆر زەڕورە میدیا ڕۆڵێکی تایبەت ببینێ لەو تایبەتتر کە من زۆر بەلامەوە زەڕورە کە بکرێ بە منهەجێکی ڕئیسی لە قوتابخانەکانە یعنی با مناڵ ئێمە هیچمان کەمتر نیە لەو وڵاتانی کە مناڵیان بەو شێوەیە پەروەردە ئەکرێ ئێستا مەکتەبی باشەیە شوێنی باشەیە مامۆستای باشەیە کادری باشەیە بەستەوەی ئەو بەشانەی کە پەیوەنیدان بە یاساکانەوە لە ناو شەرت نییە بە یاساکانە بەڵام مەبەستم هۆشیاری ژینگێ یعنی مناڵ ئێستا لە ڕەوزەوە لە مەرحەلەی ڕەوزەوە دەرسە خوێنێت چۆن فێری یەک و دووسێکرێ و فێری ئەیوبی سیەکرێ مەفروزە مناڵ ئەگەر ئێمە ئەو جیلە پەروەردە بکەین لە مناڵی و هۆشیاری ژینگەی یان بینێ کە گەیشتە مەرحەلەیە گەورە بوو نە کۆمەلگا معاناتێ بێ بەدەستیەوە نە حکومەتیش معاناتێ بێ بەدەستیەوە لەبەرەوەی کەسێکی هۆشیار دەرەچێت خۆی هەست بە مەسئولیەتەکە یعنی من بەلام و زۆر زەڕورە کە دەرسی ژینگە بکرێ بە منهەجێکی ڕئیسی لە مەکتەبەکانە وەکو دەرسەکانی تر یعنی هیچ بەدەر نییە و لەبەر ژیانی هەمومان وەکو ئاماژەم پێکرد ئێمە یەک شتیکە ڕوونکردنەوەیکی بەسیط بم کاتی خۆی کە لە ڕێکخراوی سروشتی عراق بووم لەگەڵ چەند مەکتەبێکە ئیشمانە کرد ما بڵێن هەر لە ڕێگەی نامیلکەی زۆر بچووک و زۆر سادەوانێ بچۆنەڵی بەس پەیامی ژینگەیمانەگەیان بەسەر مەکتەبەکانە تەوزیعمانە کرد مەکتەبەکانی زیاتر بە تایبەتی ئەوانەی دەرەوەی شارچکان تۆزە دوورە دەسترێکن درەنتر شتیان پێگا وەکلەوانی ناوشار وەلو بۆ ناوشاریشمانە برد و مجموعەیە ئەدەواتی ڕسمکردن و ئەم شتانی لەگەڵا بوو مناڵەکان تەسەوڕ ناکی چەندیان پێخۆش بوو یعنی کە بۆشمان باسەکردن ئەمانوت ئەبێ ئێوە هەر کەسە لەسەر مێزەکەی خۆیەوە دەست پێ بکات چۆن پاکوتەمیزی ڕابگرێت چۆن پۆلەکەی خۆت بۆی بە دووربی لە میکرۆب لە ناخۆشی تەلەبەیەکە مامۆستا بۆ چێمە هەم ڕۆژێم دەرسە ناخوێنین یعنی مناڵیش حەزی لە بابەتەکەی و هەم جیلێکی هۆشیاریش پێگەێنیت زۆر جار لە دانیشتن و گفتوگۆ ژینگەکانە ئەو بابەتە باسەکرێت ینی بابەتی یاسا و پەروەردەی ژینگەی هێنرێتە پێشەوە هەندێک پیان وایە کە دەبێ یاسا
لە پێش پەروەردەوە بە هەندێکی دیکەش پیان وایە کە دەبێت هۆشیاری و پەروەردە لە پێش یاساوێ بەڵام بەڕێزی شتان وەکو کەسێکی یاسایی ینی هاوڕاتی ئەوەتان هەیە کە بڵاوکردنەوەی هۆشیاری و پەروەردەی ژینگەی لە پێش بوونی یاساوێت چکە بەڕاستی ئەگەر تاکێک هۆشیار بێت بەرامبەر بە ژینگەکەی بەرامبەر بە ئاو بەرامبەر بە ڕەگەزی خاک و ڕەگەزی هەوا بەدڵنیایەوە تاوان بەرامبەر بە ژینگە ئەنجام نایێت بەڵام ئەگەر ناهۆشیاری هەبێت یاخود ئەگەر تاکێکی پەروەردەکراو نەبێت لە ڕووی ژینگەی و لایەنەکانی دیکەوە ئەو کات دەکرێت مەسەرەن چاوەڕوانی تاوانی لێ بکرێت بەدڵنیایەوە منیش خۆم وەکو کەسێکی یاسایی و وەکو کەسێکی ژینگەی زۆرم پێ باشە کە چۆنەڵی هۆشیاری و پەروەردە لە پێش یاساکەەوە بێت ینی کە ئەمە هەبوو تۆ معاناتە ناوێت بەدەست ئەم تاکۆ کە گەورا بێت بە دڵنیایی و هۆشیاریە بێ و خۆی هەست بە مەسئولیاتەکە و هیچ زەرێک لە ژینگە نایە پێویستیش ناکە کەسیش پێی بڵێ لەبەرەوەی خۆی ئەو هۆشیاری هەیە خۆی و عەتفەی هەیە بەرامبەر بە ژینگە کە زەرەر نەیە لە ژینگە چکە زانێ زەرەران لەو زەرەرانە لە خودی خۆی ئێمەش بە هیواین کە وەزارەتی پەروەردەیانی بیر لەوە بکاتەوە یەک کار بە تایبەتی بە هاوبەشی دەستەی ژینگە و ڕێکخراوە ژینگەکان کار لەسەر بە پرۆگرامکردنی ژینگە بکەن لە ناو ناوەندەکانی خوێندن و خۆشببختانە ژیانی لە هەرێمی کوردستانە هەوڵی ڕێکخراوەکانیان هەوڵی تاگیان هەوڵی بەشێک لە گروپی بچوک هەیە بۆ ئەم لایەنە کەمە شتێکی دڵخۆشکەرە هەر لەسەر بابەتی بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی یاسایی بەسی ئەوت کرد کە ئێوە لە چەند ساڵەکانی ڕابردووە پەرتوکێکتان بە چاپ گەیاندەوە بۆ کۆکردنەوەی هەموو یاساکان ئەمێ زیاتر لەسەر و بابەتە بزانم ینی ئەو پەرتوکەی کە ئێوە بڵاوتان کردوێتەوە چەندێکتان لێ بە چاپ گەیاند و ئایا تەنها بەس بە شێوەی چاپ بڵاوتان کردوەوە یان بە شێوەی دیجیتالیش بەردەستە بۆ خوێنەران وە گرنگی ئەو پەرتوکەش چییە؟ وەکو لە پێشە ئاماژەم پێکرد ئەم پەرتوکە گرنگیەکەی لەوا بوو ئێمە پێشتر یاسا ژینگەکانمان هەبوو ڕێنمایەکانمان هەبوو پەیڕاوەکانمان هەبوو بەڵام بە شێوەیەکی زۆر پەرژوو بڵاو بوو ئێمە هەستاین لەم پەرتوکەیە بە سەرپەرشتی دکتۆر ئەنوەر هەستاین ئەنوەر خەراقی بە هەستاین چیمان کرد هەستاین بە کۆکردنەوەی سەرجەم یاسا ژینگەیەکان و سەرجەم ڕێنماییە ژینگەیەکان بۆی ئاسانتر بێ هەم بۆ هاوڵاتی هەم بۆ بە تایبەتی لایەنی یەکەم بۆ لایەنە پەیوەندیدارەکان لە چۆنەڵی وەکو شتێک هەموو یاسایەکانیان لەبەردەستا بێت پەرتوکەکە بە سێ زمان هەمانە بە زمانی کوردی هەمانە بە زمانی عەرەبی هەمانە بە زمانی ئینگلیزی هەمانە تقریبا نزیکەی 1600 کۆپیمان لێ کردووە بە شێوەی چاپ با بڵێن زۆرترینیان بە زمانی کوردی بۆ لە بەرێمە لە کوردستانین و زۆربەی یاساکان خۆشی هەمووی بە کوردیە لایەنە پەیوەندیدارەکانیش زیاتر ئیش بە کوردیەکان هەم بە عەرەبی و ئینگلیزیەکەش لە بەروی ئینگلیزیەکەشمان کرد چکە با بڵێن خەڵکی ئەجنەبی هەبوو پێویستی پێی بوو داوایە کرد لە بەرەوە مشمان بە هەرچەند نوسخەی بە ئینگلیزیەکەش هەمان بێ مەوەکو شێوەی چاپەکەی بەڵام وەکو شێوەی دیجیتاڵەکەش بڵێ هەمانە لە وێبسایتی نێچەر عێراق بە هەر سێ زمانەکەی هەیە و بڵاو کراوەتەوە و خۆشببختانە هەستەکەی ئیسیفادەشی هەبووە چکە لەم پێشفترەیەکە لەگەڵ فەرمانگەی ژینگە کۆڕێکی یاساییمان هەبوو تیان تا ئێستا ئێمە لەوتی و کتێبەمان بۆ هاتووە ئیترەمە دەلیلەکەمانە شتەکان زۆر کۆکراوەوە لە بەردەستمانە و هەمومان ئیش بەماکەین ڕێکخراوێک هەبوو ڕێکخراوی ئازادی بوون کە ئەوانیش کار لەسەر ژینگاکەن ئەوانیش دەنابیان لیان وەرگرتین و لە وێبسایتی خۆیان نادایان ناوەتەوانێت چۆنەڵی خەڵکێکی زۆر پێی ئاشنا بووە پێمان خۆشەکە خەڵک ئیسیفادەی لێ کردووە دەستان خۆش بێتەوە هەوڵێکی زۆر باش و گرنگە لەو ساڵێکەوە کتێبەکەتان بە چاپ گەیاند و بڵاوتان کردوێتەوە تا ئێستا کۆمەڵێک یاسا و ڕێنمایی دیکەش دەرچووە بە هیوان کە بتوانن ئەو یاسا و ڕێنمانی دیکەشی بۆ زیاد بکەن باشە خەت و ڕاژان منەمێ پرسیار دەربارەی ئەو بکەم کۆمەڵێک با بڵێن بوار و پرسی دیکە هەن لە ناو ژینگە کە تاوەکو ئێستا هیچ یاسایەکی بۆ دەرنەچووە بە تایبەت مەسەرەن بەکارهێنان و بەرهەمێنانی کەرەستە پلاستیکیەکان و جگە لەم لایەنە مەسەرەن چی لایەنێکی دیکە هەیە کە ئێوە پێتان باش بێت قانونی بۆ دەربچێت لە هەرێمی کوردستانە و بتوانرێت ئەوانش بخرێتە چوارچێوەیەکی یاساییەوە وەڵاهی من ئەوەی کە خۆم پێمان باشە و بە پێوی کە گەڕاشین کاتی خۆی بۆ کتێبەکە تیانە بوو دوو یاسا یەکەم بەکارهێنانی پلاستیک و لەگەڵیشا ڕیسایکلەکەی ینی ڕیسایکلینیش ینی شتێکی زۆر ضرورە کە بکرێتەوانێ و بە یاسا جێبەجێ ینی چۆنەڵی بە یاسا جێگە بکرێتەوانێ و بکرێت وەکو یاساکانی تر ئەمیش چکە لە بەروی کە چەند بەکارهێنانەکەی ضرورە ڕیسایکلەکەشی دوو نەزەرورە هەم طبقەیەک لە گەنج ئەکەوێتە سەر ئیش هەم زەرەرەکەشی کەمترە بێتەوانێ مە خۆمان نەزانین ئەگەر دەبەیەکی ئاو
لەناو خۆڵێکا بێت بە ماوەی 15 ساڵی هەتاوەکو شی ئەبێتەوە بەڵام ئەگەر کارگەیەک هەبێ هەستێ بەم ئیشە هەم بۆ جاری دووەم من و تۆ یەکێکیکە ئیسیفادەی لەکەینەوە هەم ئەو زەرەرەش ناگەێنین بە خاک و ئەو لەبەرەوە من زۆر پێم باشە کاتی خۆی وتیشانتیان ئەین بە پەرلەمان ئەو کاتێککە ئێمە با بڵێن ئیشمانەکەن لەسەر یاسایەکان بەڵام تا ئێستا بەداخەوە ینی ئیشێکی وای لەسەر نەکراوە تاکە بڵێن تاکە کارگەش کە هەبێ ئەمەی سلێمانیە کە تازە کەوتۆتە سەر کارکی ڕیسایکلینەکە ینی زۆر زەرورە لە هەموو شارەکان بە تایبەتی لە شارە گەورەکانی هەرێمی کوردستان ڕیسایکل ئیشی لەسەر بکرێتەوە ڕاستە بە هیوان کە با بڵێن پەرلەمانی کوردستان بتوانێت کار لەسەر دەرچواندنی وهایاسایەک ئەتوانن یعنی بەلایانی کەمەوە لە ماڵانەوە دەست پێ بکەن یعنی چۆنەڵی چۆن لە وڵاتە پێشکەوتەکان خۆڵجیا ئەکرێتەوانێ با لێرەش ئەتوانن یعنی و بەستیترین شتە بە شوشە بەجیا بکرێ پلاستیک بەجیا بکرێ خۆڵ ئەتیادیش بەجیا بکرێ ینی و مقابلی ئەمە تۆ توانی ئێستا من لە مجموعی وڵات کە پرسیارم کردووە لە خەڵکو و سەردانیشم کردوون لیانە پرسم پارێکی زۆر کەم وەرەگرنەوە مقابلی ئەو پلاستیکی کە کۆیەکەنەوانێ مەسەڵەن لەوانەیە کیلۆیەکی بۆ بەرە $2 $3 وەرگێتەوە بەسەر وەکو تەشجیعکردنێک تۆ توانی ئەم شتە بکەی لەگەڵ هاوڵاتیە یان بە دەرلەوە کیسەی نایلۆن لە مارکێتەکانە با بکرێ بە پارە ینی ئەوە دادەنرێ خەڵک بە هەوەسی خۆی بیبادەگە بکرێ بە پارە خەڵک زیاتر کیسەی با بڵێن قماش بەکارە هێنێت ئەگەوە ئەمە یەکێکی کێ لە زەرەرەکانی ژینگە کەمیە کاتەوانێت کەمتر بەکاری هێنێت ئەمەش بەدڵنیاییەوە ئەمەش زیاتر لەو ڕێگەیەوە کرێت کە باج لەسەر هاوردەکردنی پلاستیک و هەروەها بەرهەمهێنانی پلاستیکیشدا بنرێت ئێستاش مەسەڵەن ناوخۆی وڵاتە کۆمەڵە کارگەهن کە کار لەسەر بەرهەمهێنانی کیسەی نایلۆنوانە دەکەن و جێگرەوەشەیە ینی ئەم بۆ ژینگە باشام لە ڕووی تەندروستی وانی بەتایبەت مەسەڵەن ئەو کەرەستە پلاستیکیانەوە ئەو کیسەی نایلۆنانە ئەگەر خواردەمەنی گەرمی تێ بکرێت وەکو نان و سەمون ئەکرێت کارلێک بکات و مرۆڤ تووشی شێرپەنجە بکات ینی خۆشت ئاماژەت پێگرم ڕۆ مەسەڵەن ئەو هەموو کەسێک کە لە هەرێمی کوردستانە تووشی شێرپەنجە بن هۆکارەکەی چییە بەشێکی پەیوەندیدارە بەم لایەنانەوە بۆ ئێمەش بە هیواین کە پەرلەمانی کوردستان و فراکسیۆنەکان بتوانن کار لەسەر دەرچواندنی وهایاسایەک بکەن و جێگەی خۆشحاڵیشە لەم خولەی پەرلەمانە بە تایبەت لە چەند مانگی ڕابردووە یاسای تایبەت بە پاراستنی ئاو لە هەرێمی کوردستان دەرچوو و چۆتە بواری جێبەجێکردنەوە کە کۆمەڵێک سزا و غەرامی داناوە بۆ ئەو کەسانی کە بن بە هۆکار بۆ پیسکردنی ئاو و هەروەها بەفیڕۆدانی ئاویش و هەر لە ناو یاساکە شایانی ئاماژە بۆ خاڵەکراوە و کە دڵنام جەنابتان باشتر دەزانن دەبێت هەموو هاوڵاتیان مەسەڵەن تەوافی ئاو دابنێن بۆ ئەو ئاوی کە دێتەوە بەفیڕۆنەوە 5,000 دینار بە 7,000 دینار مەسەڵەن تەوافێک دادەنیت ڕێگە لەوە دەگری کە بۆ چەندین کاتژمێر مەسەڵەن ئاو بەفیڕۆ بڕۆکە ئەمە خاڵێکی گرنگە و هەر لەگەڵ ئەمەش جێگەی خۆشحاڵیە کە لەم یاسایەکی تایبەت بە مافی ئاژەڵان بە تایبەتە و ئاژەڵانی کە بێ پەناگەن وەکو سەگ و گوێ درێژ و پشی لە ئەوانی ژیانی یاسایەکی بۆ دەرەچێت ئەوە شتێکی باشانی هەنگاوێکە بەڵێ هۆچکە خەرخۆی هەمانە ناڵم لە یاساکانە لە توخمە زیندوەکانە تایەتی بەڵام ئەتوانن بە ڕێنمایی تعدیلی تا بکەن بەپێی ئەم سەردەمەی کە ئێستا خاستن لەم ساڵی ئەخیرا کە زۆر زانین بۆ نمونە ئەو ئاژەڵانی کە زۆر بە پەناگەن و کە زۆریش بڵاو بوونێتەوە لەسەر جادە و لە کۆڵانەکان سەگێکێکە لەوانە پشیلەیەکێکە لەوانە کە ئەمانەش بەپێی یاسا ئەتوانن شەتڵگەیەک شەڵدەرێکی شوێنێکیان بۆ دابین بکەن ڕاستە باشە خەت و ڕاژان لە سەبارەت بە دەسەڵاتی دادوەری و هەروەها بەشی یاسایی فەرمانگەکان بە بڕای بەڕێستان وەکو پسپۆڕێکی یاسا و هەروەها شارەزایەک لە یاسا ژینگەکان پێویستە ئەم لایەنانە چی شتێک بکەن هەم بۆ جێبەجێکردنی ئەم یاسانە و بۆ ڕێگریکردن لە تاوی ئەو پێشێلکارانی کە بەرامبەر بە ژینگە و سروشتەکەمان نەکرێت پێویستە من بەڕای خۆم وەکو کەسێکی یاساناسێک بەلانی کەمەوە هەچ کەسێک ئەچێتە بەردەمیان غەرامی ئەو کەسە بکەن یعنی چۆنەڵی کە غەرامەت کرد ئەو کەسە بۆ جاری دوم دووبارەی ناکاتەوانێ ئەگەر دووبارەی کردوانێ بەپی یاساکە شکەتیایەتی لە هەموو یاساکانە عقوبەکەی شەترە بێ قورسترە بێ یعنی هەرچدا دووەرێک ئەم کەیسەکە ئەچێتە بەردەمی یعنی چۆنەڵی یاساکە جێبەجێ بکات غەرامەی کەسەکە بکات بۆی کە کەسی تریش لێوی چۆنەڵی فێر بێت کە ئەمە غەڵاتە دووبارەی نەکاتەوانێ و لە میدیاشە لە وەکو ئێمە وەکو سەرەتامان لە میدیا ئاماژەی پێ بکرێ بوترێ ئەمەنا بۆ نمونە ئەتوانێت شەر نییە بە ئەمە داوای ئەو شتەناکەین کە بە ڕۆژانە و بە هەفتانە بەلایانی کەمەوە ئەتوانێت بە ساڵانە بە جەدۆلێک چۆنەڵی چۆن ئاماری
خەڵک کە بە حادیسەی سیارە ئەمری خواکات یان تووشی کێشەیەکە بێ بڵاوکرێتەوە ئامارە ژینگەکانیش بڵاو بکرێتەوانێ ئەو کاتە خەڵک هۆشیاری زیاترە بێت خەڵک لە لای خەڵک بەرچاو ڕوونترێکە بێ ئامارە ژینگەکانی بە تایبەتی ئەو کەسانەی کە باجیان لێوەرەگیرێت ئەو کەسانەی کە غەرامەیان لێوەرەگیرێت ئەوانە بڵاوکەنەوانێ ینی هەمووکو چۆنەڵی بۆ بەرچاوڕوونیەکی هەڵاتیان ئەمە زۆر ینی هەموو دنیا بە باج بەسراوەتەوە ڕاستە بە دڵنیاییەوە دەکرێت مەسەرەن میدیاکان ینی وەکو بڕگەیەکی هۆشیاری یاسای ژینگەی مەسەرن کار لەسەر ئەمە بکەن ئەگەر لە وێبسایتە یاخود رادیۆیە یاخودتوانێت بەڕاستی هۆشیارەکە فراوانترەکە کە ئامارەکان ئەتوانێت بڵاوی بکاتەوانێ ئیتر لەبەرەوە ینی ئەگەر ئەم ساڵ 100 کەس بێلانێ ساڵێکی کە بێ بە 50 کەس ساڵێکی بێ بە 25 کەس وردە تا شتەکە لەبەرەوەی بڵیت و نەڵی وڵاتی ئێمە زۆر دەمێکە ئیشەکەین و کەسانی وەکو جەنابە لە ناو ژینگەی تو ئەزانی ئیشەکەی لە ژینگە بەس لەگەڵ ئەوە ئەزانین کە ئێشتا هۆشیارەکە هەرکەمە هەستکردن زیاترە بە مەسئولیاتەکە لێرەشا ڕۆڵی ڕێکخراوە ژینگەکانی ژیانی قورستر دەبێت بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە ڕۆڵی ڕێکخراوە تا چەند مەسەرن بۆ نەڕێکخراوەکانی ینی توانیوانە لەم لایەنەوە سوچێک بگرن یاخود ڕۆڵێکیان هەبێ و کاری وڵای هەچ ڕێکخراوە بەپێی کارەکەی خۆی و بەپێی ئەزمونونەکەی خۆی کە هەیەی ئەگەر مەلانی کەمەوە مەسەن سە کەشی ئیسیفادی لێ بکە هەر باشە بۆ کۆمەڵگا لەبەرەوە ڕێکخراوە ژینگەکانەوەی کە پێیان کراوە منەوەی کە ئاگدار بم بیان ناسم و کارم لەگەڵا کردێتم هەمویان بە دڵسۆزی ئیشەکەن بۆ خۆیان هەمویان بە خەمخۆرن بۆ ژینگەکە بەس ئەبێ خەڵک ئەم خۆشەویستی لا دروست بێ بۆ ژینگە ینی خەڵک هەتاوەکو ئەم خۆشەویستی بۆ ژینگە دروست نەبێ چۆنەڵی تااقەتی هۆشیارەکەشی نابێت ینی زۆر گوێ بە هۆشیاریەکەش نایە بەس کە تۆ خۆشەویستی ژینگەکە و لای خەڵک دروست کرد ئەکیت هەست بە مەسئولیاتیشەکە بەرامبەری بەدڵنیاییەوە بە تایبەتی لایەنە پەیوەندیدارەکان کە دادگایەکی تایبەت بە یاسا ژینگەکان لە هەرێمی کوردستانە دابمەزرێنن کە تایبەت بێ بەس بە کەیسە ژینگەکان هیچ کەسێکی کەیتیانە بێ و سەررجەم یاسا ژینگەکانیش کە هەیە بە پێی کەیسەکان داواکارم وەکو خۆی جێبەجێ بکرێ بۆی ژینگەی کوردستان بە تایبەتیم ژینگە جوانەمان هەیە و خام سروشتە جوانی پێیاوین بیپارێزین دەست خۆش بێت ئێمەش بە هیواین و داواکارین کە هاوڵاتیان پابندی پاراستنی ژینگە بن و پابند بن بە یاسا ژینگەکان و هەروەها دادگا و دەسەڵاتی دادوەریش ڕۆڵی زیاتر و باشتر ببینن لە جێبەجێکردنی یاسا و ڕێنمای ژینگەکان لە پێناو پاراستنی ژینگەی جوانی کوردستان. لە کۆتاییدا زۆر سپاس بۆ میوانەکەمان بەڕێز ڕاژان ئاسۆپاشا پارێزەر و شارەزای یاسا ژینگەکان زۆر سپاس بۆ خستنە ڕووی ئەو زانیاریە گرنگانە و سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە گوێگرمان بوون هەر شاد و بەختەوەر بن.